سڵاوم بۆ بینەرانی عزیز من بە فراوی نووری خۆشحاڵم لە کاتژمێری داهاتوودا لەگەڵتانین لەم کاتژمێرەدا پێداچوونەوە بە گرنگترین ڕووداوە ناوچەی و نێودەوڵەتیەکاندا دەکەین. Ez jê Salih Demîcerem îro duyê meha gelawêjê ya sala 1726 Kurdiye li beramber 24 tîrmeha 2026 Zayînê ye. Em ê divê demişmêrê de nûçe û şîroveyên girêdayî Amerîka, herêmê û cîhanê ji we re pêşkêş bikin. The Islamic Republic of Iran. سەرۆکترام دەڵێ چین و رووسیا چەک بە ئێران نافرۆشن. Ofîsa Serokvezîrê İsraîlê Benjamin Netanyahu dibêje ew ê serdana Washingtonê bike û bi Serok Trump re bicive. حکوومەتی عێراق راپۆرتێک لەبارەی نێوەنگیری ئەمریکا و ئێران ڕەت دەکاتەوە. û biryara şaredariya Kobanî ya bikaranîna pereyên nû yên Sûriyê bandoreke rasterast li bazarê kiriye. لە دەستپێکی بەرنامەکەمان دەچینە لای هەواڵەکانی کۆشکی سپی و دوایین هەڵوێستەکانی سەرۆک ترامپ لەبارەی پەیوەندیەکانی ئێران و واشنگتۆن لەگەڵ زلهێزە جیهانیەکان. دۆناڵد ترامپ دەڵێ شی جینپینگ سەرۆکی چین و هەروەها ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا بەڵێنیان داوە چەک بە ئێران نەفرۆشن. بۆ زانیاری زیاتر دەچینە لای هیواسەلام پەیامنێری کۆشکی سپیمان کە دوایین هەڵوێستی سەرۆک ترامپمان بۆ باس بکە. هیوا بۆمان باز بکە دوایین هەڵوێستەکانی سەرۆک ترامپ سەبارەت بە ئێران چ بووە و چ دەڵێت؟ بەفراو کەمێک بەر لە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لێدوانیدا سەبارەت بە هەردوو وڵاتی چین و رووسیا پەیوەندیدار بە ئێرانەوە. دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە ئەو دوو وڵاتە ئەو دوو وڵاتە هیچ هاوکاریەکی ئێران ناکەن، هەروەها چەکەکانیان بە ئێران نافرۆشن. ئەوەشی بەبیر هێناوە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش چەک ڕاستەوخۆ بە ئۆکرانیا نافرۆشێت، تەنیا بە ناتۆی دەفرۆشێت و ئەو ئاگادار نییە کە چۆنی ئەم چەکانە دابەش دەکرێن. بەڵام دڵنیاییدا لەوەی کە هەریەک لە وڵاتانی رووسیا و چین چەک بە ئێران نافرۆشن لە ئەگەری شکاندنی ئەو بەڵێنانەی کە بە ئەمریکا ئەنداوە ئەوە بۆ هەردوو وڵات زۆر خراپ دەبێت. دۆناڵد ترامپ دەربارەی هێرشی ئێرانیەکان بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز ئاماژەی بۆدا کە لەمە دوای ئێرانیەکان هەر هێرشێک بکەنە سەر کەشتەکان لە گەروی هورمز. ئەمریکا لەو پارەی ئێران کە گل دراوەتەوە دەستی بەسەرداگیراوە تێچووی ئەو کەشتیانە دەژمێرێت و دەیگەڕێنێتەوە بۆ خاوەن کەشتەکان. لە بەرامبەردا هەرزوو وەزیری دەرەوەی ئێران هەڕەشەی لە هەر وڵاتێک کرد ئەگەر پارەی گلدراوەی ئێران وەربگرێت ئەوە داهاتوەکەی باش نابێت. بەرپرسیانی کۆشکی سپی دەڵێن ئۆپەراسیۆنی سەر ئێران بە زووی ئەگەری هەیە فراوان بکرێت ئەگەر ئێرانیەکان نێنە سەر مێزی گفتوگۆ. لەو بارەیەوە راپۆرتێکم بۆ ئامادەکردوون با بەیەکەوە بیبینین. کارەکانمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەباشی دەچنە پێش. ئەوان حەزیان لەوەیە لێمان نزیک ببنەوە، بەڵام من پێم وایە هێشتا ئامادە نین. هەندێک خەیاڵی شەیتانیان هەیە کە ئێمە حەزی پێ ناکەین، چونکە ئەگەر بتوانن دەستیان بگاتە چەکی ئەتۆم هەرچی باسی بکەین بێسوودە. چی دامەزراوەمان هەیە یەک بە یەک دەیانتەقێننەوە. ڕێگەیان پێ نادەین، تەنانەت بیریشی لێ بکەنەوە. لە ڕاستیدا سەرۆکەکانی دیکەی ئەمریکا دەبوایە بەو کارە هەستابان یان لانی کەم وڵاتانی دیکە. ئەوانە وا 47 ساڵە لە دەسەڵاتن، بەڵام وا پێدەچێت ئەگەر ئێمە نەیکەین کەس نایکات. لە کاتێکدا ئەمریکیەکان ئەمە تەنیا وەکو دەستپێکی هێرشەکان دەبین و تەنانەت هەتا ئێستا بە شێوەیەکی ڕسمی هیچ جەنگێک لە گۆڕە نییە. ئەوەی ڕوودەدات تەنیا ئۆپەراسیۆنەکە. ئێرانیەکان دەڵێن کە ئەمریکا هەموو چەکێکی لە ئێران تاقی کردوێتەوە و مەترسی گەورەی دروست کردووە.
هەر چەکێک کە تاقییان کردبووە و لە جەنگەکان بەکاریان نەیە نابوو هاتن و لە ئێران بەکاریان هێنا. هەر تەکنیک و توانایە کە قەت بەکاریان نەیە نابوو لە ئێران کەڵکیان لێوەرگرت. هەموو ئەو چەک و چۆڵەی بۆ جەنگی جیهانی سێم ئامادەیان کردبوو لە دژی ئێران بەکاریان هێنا. ئەمریکیەکان بابەتەکە بەو جۆرە نابینن. ئەوەی ڕووی داوە تەنیا وەکو فشارێک بۆ سەر ئێران بۆ ئەوەی دەست لە ئاڵۆزەکانی گەروی هورمز هەڵبگرێت و گرنتی دروست نەکردنی چەکی ئەتۆمی بدات. بەڵام دۆناڵد ترامپ هۆشیاری داوە ئەگەر ئێرانیەکان بەردەوام بن لەسەر مامەڵەکانیان بێگومان هێرشی گەورە بۆ سەر ئێران دەست پێ دەکات. بەڵێ وا پێدەچێ ئەگەر بەم زوانە ڕێککەوتنێک نێتە ئاراوە هێرشەکانی سەر ئێران زۆر فراوانتر بن و بەم زوانە ئۆپەراسیۆنەکە گەورەتر بێت لەسەر وڵاتە. باشە هیوا ئەم بزانن کۆ ئەمریکایە هەن باجێ نوێن گومرگێ لەسەر گەلک وڵاتان سەپاندنە. زانیاری نو دەوێت دەربارەیدا لە جەمتە چنە و بەرنامەیە ئیرۆیا سەرۆک دۆناڵد ترامپ چییە؟ بەڵێ بابەتی باجی گومرگی یەکێکە لە بابەتە گرنگەکان کە ڕاگەندرا حکوومەتی ئەمریکا لە ڕێکەوتی 24 مانگی حوتەوە کە دەکاتە ئەمڕۆ لە 10 هەتا لە 12.5 باجی گومرگی بەسەر 6 وڵاتدا سەپاندووە کە نزیکەی لە 99 هاوردەی ئەمریکا پێک دێنن. ئەمەش وەکو ئامادەکاریەک وەکو هەوڵێک بۆ ئەوەی هەلی کار لە ناوخۆی ئەمریکا زیاتر بێت، دەستی کار لە ناوخۆی ئەمریکا بتوانێت کارەکان وەربگرێت و کەمتر کەلوبەلی دەرەوە هاوردە بکرێت. هەروەها لە خشتەی کاری سەرۆکی ئەمریکا بۆ ئەمڕۆ گوتارێک کاتژمێر 3 کە نزیکەی 40 خولەکی تر گوتارێک لەسەر داهێنانە ئەتۆمیەکانی ئەمریکا پێشکەش دەکات. هەروەها هەر لەو ئوتێلەی کە لە پشتمەوە دەیبینن ئەمڕۆ ئێوارە کاتژمێر 8 دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ئوتێلی واڵدۆرف ئەستۆریا دەبێت و گوتارێک لێرەش پێشکەش دەکات. بەێ هیوا سەلام پەیمنێری دەنگی ئەمریکای کۆشکە سپیش سپاس بۆ ڤان زانیاریەنتە. لە وەزارەتە دەرەوەی ئەمریکایە جەزا دان سەر چەندی کەس و سازیên ku girêdayî rêxistina Îxwan Muslimîn hikûmeta Kûbayê û komeka mezina qaçaxçiyên madeyên hişber e. Wezareta Derve her wiha xelateke 15 milyon dolarî terxan kir ji bo zaniyariyên li ser kompaniyeke Îranî û berpirsên wê. Ji bo agahiyên bêhtir niha peyamnêrê me Soran Xatirî ji Wezareta Derve bi me re ye. Dem baş Soran te li dor van ceza û xelatan çi heye? بەڵێ چەند کاتژمێرێک لەمە پێش وەزارەتی خەزینەی ئەمریکا دۆرێکی دیکەی لە گەمارۆکانی بەسەر حکوومەتی ئێران و ئەو کەسانەی پەیوەندیان هەبێ حکوم بە حکوومەتی ئێرانەوە سەپاند ئەم گەمارۆوانە بازرگانێکی ئێرانیان بە ناو بابەکی زەنجانی کردوتە ئامانج کە تۆڕێکی گەورەی بازرگانی هەیە. هەم وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەم وەزارەتی خەزینەی ئەمریکا دەڵێت کە بابەکی زەنجانی لە ئەم تۆڕە بازرگانێکە هەیبووە کەڵکی وەرگرتووە بۆ ئەوەی کە پارەسپی بکاتەوە بۆ ئەوەی کە گەمارۆکان دۆر لێ بدات گەمارۆکانی ئەمریکا لەسەر حکوومەتی ئێران و بۆ ئەوەی کە یارمەتی ئەو چالاکیانەی بدا چالاکیانەی حکوومەتی ئێراندا کە سەقامگیری ناوچەکە تێک ئەدا هەر لە چوارچێوەی ئەم گەماروانەدا 4 کەس و نۆ کامپانیا خراونتە لیستی گەماروەکانەوە. پێش ئەم گەماروانەش دەزانین کە بەرنامەی پاداشت بۆ دادپەروەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا 2 کەسی دیکەی لە یەک لە کۆمپانیەکانی گەورەی ئێرانی خستنەوە ئەم پاداشەوە خەڵاتی بۆیان دیاری کرد. ئەم بەرنمەیە پێشتر لە ڕازبەری ساڵی پاردا بۆ زانیاری لەسەر کۆمپانیای بەهژول پارس و هەروەها 2 کەس لە بەڕێوەبارانی ئەم کۆمپانیایە 15 میلیۆن دلار خەڵاتی دیاری کرد بوو. ئێستا 2 کەسی دیکەی لە کۆمپانیەک بەڕێوەبارانی ئەم کۆمپانیاشی خسووەتە ناو ئەم بەرنامە بۆ ئەم خەڵاتەوە. بە هەندێک لە قسەکانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئەم بابەتە ببینین و ببیستین.
یه مجموعه بازرگانی ایرانی است که بەژول پارس کۆمەڵەیەکی بازرگانی ئێرانیە کە هەندێک مادەی هەستیار دابین دەکات و پارە سپی دەکاتەوە بۆ سوپای پازدارانی ئێران. ئەگەر هەر زانیاریەکتان لەسەر بەهروز درەخشەندە، مەهدی فەرشتی، سارا نیعمەتی و مەهدی نیلی هەیە، لەوانەیە شایستەی وەرگرتنی پاداشتی تا 15 میلیۆن دۆلار و هەروەها گواستنەوەتان بۆ شوێنێکی پارێزراو هەبێت. بەڵێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە جیا لە ئەم کۆمپانیای یانی کۆمپانیای بەهێژول پارس بۆ ئەو زانیاریانەیە کە ببێتە هۆی تێکدانی میکانیزمی دارایی سوپای پاسدارانیش 15 میلیۆن دلار خەڵاتی تەرخان کردووە. بەشێکی زۆر لە گەمارەوەکان لەسەر حکوومەتی ئێران بووە، ئەو کەسانە پەیوەندیان هەبوو بە حکوومەتی ئێران، بەڵام ڕۆژی پێنجشەمبە هەروەها 4 ئەندامی ئیخوان المسلمین و هەندێک ڕێکخراوی سەر بە ئەم بە ئیخوان المسلمین خرانە لیستی گەمارەوەکانی ئەمریکاوە بە گوتەی نووسینگەی کۆنتڕۆڵ داراییەکانی دەرەوەی وەزارەتی خەزینەی ئەمریکا یا ئۆفەک محمود ئەلەبیاری کە بەرپرسی باڵای ئیخوان المسلمینە، ئیخوان المسلمینی مسر و لە بریتانیا دانیشتووە و هەروەها 3 ئەندامی دیکەی ئەم ڕێکخراوە خراونەتە لیستی گەمارەوەکانەوە. چەند ڕێکخراوی سەر بە ئیخوان المسلمینیش خراونەتە لیستی گەمارەوەکانەوە. وەزارەتی خەزینەی ئەمریکا دەڵێت ئەم کەسانە یارمەتی مادیان حماسیان داوە کە بەوتەی وەزارەتی خەزینە حماسیش بەشێکە لە ئیخوان المسلمین. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە ئەم کەسانە لەم کۆمپانیانە کەڵکیان وەرگرتووە لە هەندێک دامەزراوەکانی حماس کەڵکیان وەرگرتووە لە هەندێک دامەزراوەی خێرخوازی کەڵکیان وەرگرتووە بۆ ئەوەی پارە بگوازنەوە و یارمەتی دارایی تێرۆریزم بدەن. وەزارەتی خەزینە هەروەها زیاتر لە 50 کەس و دامەزراوەی مکسیکی خسووەتە لیستی گەمارەوەکانەوە کە پەیوەندیان هەبووە بە یەکی لە گەورەترین گروپە قاچاقچیەکانی مادەی هۆشبەر لە ئەو وڵاتە. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێت کە ئەم سزایانە یەکێک لە تونند و تێشترین و مەترسیدارترین گروپە قاچاقچیە مادە هۆشبەرەکانی لە ئاسی دنیادا کردووەتە ئامانج. هەروەها 9 کەس و دامەزراوەی کوباییش کراونەتە ئامانج کە پەیوەندیان لەگەڵ حکوومەتی کوبا هەبووە ویسویانە گەمارەوەکانی ئەمریکا لەسەر ڕژیم کوبا دۆر لێ بدەن. سۆران هاوکاتی ئەم سزایانە دیارە وەزارەتی دەرەوە بۆ ئەگەری پەرەسەندنی ئالۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەکاری دەکا. ئەکرێت لەو بارەیشەوە زانیاریمان ئەگەر هەرچی هەیە پێ بڵیت؟ بەڵێ بەفرەوە بە پێ راپۆرتەکان وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرقاڵی دروستکردنی ژوورێکی ئۆپەراسیۆنە بۆ ئەوەی بتوانرێت لە کاتی لە ئەگەری ئالۆزبوونی زیاتری دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانێت یارمەتی هاوڵاتیانی ئەمریکا بدات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیان هێنێتە دەرەوە. ئەم ژوورە لە خولی یەکەمی شەڕ و پێکدارانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دروست ببوو کاتێک کە حکوومەتی ئێران هێرشی کردە سەر وڵاتانی ناوچە و بەهۆی هێرشەکانی حکوومەتی ئێران ئاسمان داخرا و گەشتە ئاسمانیەکان هەڵوەشانەوە. لەو کاتەوە هەزاران هاوڵاتی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیریان خوارد و ئەم ژوورەی کە ئەو کات دروستکرا یارمەتی ئەو هەزاران کەسی هاوڵاتی ئەمریکیدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنە دەرەوە. ئەم ژوورەی کە ئێستاش ژووری ئۆپەراسیۆنێش کە ئێستاش وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیەوێت دروست بکە هەروەکو ئەو ژوورەیە کە لە خۆلی یەکەمە دروستی کردبوو. ئێستاش ئەگەری ئەوە هەیە کە ئالۆزیەکان زیاتر بن و شەڕ و پێکدانانەکان هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرنەوە و ئەگەری هەیە دیسان ئاسمانەکان ئاسمانی لە هەندێک وڵاتان داخرە بێت و گەشتەکان هەڵوەشێتەوە. بەتایبەت پاش ئەوەی کە هەندێک لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی ڕایەگەیات کە گەشتەکانیان بۆ هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگرتووە و بە پێ ئەم راپۆرتانێک کە بەڵاو بووتەوە بە وەزارەتی دەرەوەی ئەمریکاشیان ڕاگەیاندووە کە ئەگەری هەیە کە ڕاگرتنی گەشتەکانیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست درێژ بکەنەوە. ئەلبەتە ئەوە دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزارەتی دەرەوە چەند جار هۆشداری داوەتە هاوڵاتیانی خۆی کە سەفەر نەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵن. بەڵێ سۆران خاتری پەیامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە. سپاس بۆ زانیاریەکانت سۆران.
ئەمڕۆ ساڵڕۆژی دەستپێکردنی قۆناغی دووهەمی ئۆپراسیۆنی دەستەبەرکردنی ئارامیە، ئەرکێک کە دوای کۆتایی هاتنی یەکەم جەنگی کەندا و بە ڕاگەیاندنی ناوچەی دژەفڕین دەستی پێکرد و ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە پاراستنی کورد لە هێرشەکانی ڕژێمی سەدام حوسێن. زۆرێک پێیان وایە ئەم کارە زەمینەی بۆ پێکێنانی دام و دەستگا و قەوارەی سیاسی یاریمی کوردستان خۆش کرد. هاوکارمان مەریوان حەما راپۆرتێکی بۆ ئامادەکردوون لەم بارەیە با پێکەوە بیبینین. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە ساڵی 1991 قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی لە هەرێمی کوردستان و باکووری عراقدا دەستی پێکرد. پاش ئەوەی ڕژێمی سەدام هەڵمەتێکی بەرفراوانی بۆ سەرکوورکردنی ڕاپەڕینی کورد دەست پێکرد، قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکە لە مانگی 4 ساڵی 1991دا دەستی پێکرد بۆ گەیاندنی یارمەتی مرۆیی بۆ کورد. ئەم ئۆپراسیۆنە بە سەرکردایەتی ئەمریکا جێبەجێ کرا و ناوچەی دژەفڕینی دروست کرد و ڕێگری کرد لە دووبارەبوونەوەی هێرشەکانی ڕژێمی سەدام بۆ سەر کورد. ئامانجی قۆناغی دووەم بریتی بوو لە پاراستنی کورد و ناوچەیەکی پارێزراوی بۆ کورد دروست کرد و بۆ هۆی بنیادنانی قەوارەیەکی سیاسی بۆ کوردی عراق. دوای ئەوەی هێزەکانی ڕژێمی سەدام لە زۆربەی ناوچەکانی کوردستان لە مانگی دەی ساڵی 1991 کشانەوە، پارتە کوردیەکان دەسەڵاتی ناوچەکەیان گردە دەست و بەردی بناغەی هەرێمی کوردستانیان دانا. پاش نزیکەی ساڵێک هەڵبژاردن ئەنجام درا و حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنرا. قۆناغی دووەمی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی لە کۆتایی ساڵی 1996 کۆتایی هاتوو ئۆپراسیۆنی چاودێری باکوور شوێنی گرتەوە. ئەم ئۆپراسیۆنە هەتا کاتی دەستپێکردنی هێرشەکانی ئەمریکا بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام لە ساڵی 2003 بەردەوام بوو. بۆ کورد ئۆپراسیۆنەکانی دابینکردنی ئارامی و چاودێری باکوور لە گرنگترین وێزگەکانی مێژووینەوەی کوردن. لە ئەمریکاش لە ساڵی 2021دا کۆنگرێز بڕیارنامەیەکی پەسەند کرد بۆ یادکردنەوە و ستایشی ئۆپراسیۆنی دابینکردنی ئارامی و دووپاتکردنەوەی شەراکەتی ئەمریکا و هەرێمی کوردستان. ئۆفیسا سەرۆکوەزیری ئیسرائیل بنجامین نەتەنیاهو داخوێنەیەکێ دەگوت کە نەتەنیاهو دێ ڕۆژە دوشەمێ سەردانا واشنگتنێ بکە و دێ ڕۆژە سێشەمێژی بە سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپرا بجڤە. داخوێنیە هەروەها گوت کە نەتەنیاهو دێ بەشداری مەراسیما بنئاخکردنا سیناتۆری کۆماریە کۆچکەری لێنزی گراهەمژی ببە. شارەدارê bajarê New Yorkê yê demokrat Zohran Mamdanî di vîdyoyekê de ku roja sêşemê hata weşandin de bang li hikûmeta Amerîkayê kir ku Netanyahu were girtin dema ku serdana Amerîkayê dike. Lê Serokê Amerîka Donald Trump got ku ew ê rê nede girtina Netanyahu yê ku her sal di meha Eylûnê de ji bo civîna salaneya Encûmena Giştiya Neteweyînek bûyî tê New Yorkê. حکوومەتی عێراق راپۆرتێکی نیویۆرک تایمسی ڕەت کردەوە کە تێیدا هاتبوو ئێران پێشنیارێکی ئەمریکای لە ڕێگەی عێراقەوە بۆ ڕێکەوتن ڕەت کردوێتەوە. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق ڕۆژی هەینی ڕایگەیان بانگەشەکانی ناو راپۆرتەکە بە تەواوی بێبنەمان و هیچ پەیوەندێکیان بەڕاستیەوە نییە. ڕۆژی پێنجشەممە نیویۆرک تایمز ڕایگەیان سەرۆکوەزیرانی عێراق عەلی زەیدی لە سەردانێکدا بۆ تاران پێشنیارێکی سەرۆک دۆناڵد ترامپی بۆ ڕێکەوتن پێشکەش بە ئێران کردووە، بەڵام بەرپرسانی ئێران ڕەتیان کردوێتەوە. نووسینگەی ڕاگەیاندنی عەلی زەیدی سەرەڕای ڕەتکردنەوەی راپۆرتەکە داوای لە میدیاکان کردووە وردبین بن لە ڕۆماڵکردنی بابەتەکان و پشت بە سەرچاوە فەرمیەکان ببەستن لە بڵاوکردنەوەی هەواڵەکاندا. رژیما ئێرانê êrişên xwe yên li ser hewlêra paytexta Herêma Kurdistanê didûmîne û hêzên dijî terorê yên herêmê di daxuyeniyekê de ragihand ku hêzên hevpeymaniyê di nav çend kilîkan de 5 dron li ezmanê hewlêrê xistin. Ji bo agahiyên bêhtir peyamnêr Diyar Cemal bi me re ye dem baş diyar êriş kengî bûn û zirar çi ne û rewşniha li hewlêrê çawa ye. ساڵح دیارە یەک دوو کاژمێرێک لەمە بەربارەوسخانی ئەمریکا لە عراق لە
بەیاننامەیەکیدا هۆشداری داوە بە هاوڵاتیانی ئەمریکی لە هەرێمی کوردستان و لە عێراق لەوەی کە دۆخەکە ئاڵۆزە و پێدەچێت گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراقدا و هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون بکەن چونکە بەیانی ئەمڕۆ لە نزیک کاژمێر 923 خولەک تاوەکو 945 خولەک 5 درۆنی مین ڕێژکرا و ئاراستەی هەرێمی کوردستان ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کراوە سەرجەم هێرشەکان لە دەوروبەری فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر لەلایەنی سیستەمی بەرگری هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنران و دوا بەدوای تێکشکاندنی درۆنەکان وای کرد کە ئاگر لە دەوروبەری فڕۆکەخانە بکەوێتەوە پوش و پەڵایەکی زۆر لەو سنوورانە بسووتێت و دوا بەدوایەوە تیمەکانی بەرگری شارستانی توانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن هیچ زیانێکی گیانی نەبوو تەنها زیانی مادی نەبێت و دۆخی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ناو هەولێر دۆخێکی ئارامی هەیە و ڕێوشێنی ئاسایشی توندگیراوەتە بەر بەڵام لە هەمان کاتدا ینی هاوڵاتیان لە ترس و دڵڕاوکێکی زۆردان چونکە ڕۆژ نییە ژمارێک موشک و درۆن ئاراستەی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان نەکرێ ئەمەش وەکو ئاماژەم پێدا کە ترس و دڵڕاوکەی دروست کردووە و لەسەر گۆڕانکاریەکانی بڵین ڕژێمی ئێران و هەروەها گروپە چەکدارە هاوپەیمانەکانیان کە موشک و درۆن ئاراستەی هەرێمی کوردستان دەکەن راپۆرتێکمان ئامادەیە با پێکەوە بینێری بین. لە دوای شکاندنی ئاگربەستەوە ئێران ڕاستەوخۆ هێرشەکانی بۆ سەر هەرێم ئەنجام دەدات و میکانیزمی زۆرینەی هێرشەکانیشی گۆڕیوە بۆ سەختتر و لە ڕێگەی موشەکەوەیە. ئەمە لە کاتێکدا لە جەنگی 40 ڕۆژەدا ئێران بەشێکی هێرشەکانی لە ڕێگەی گروپەکانی ناو عێراق و بۆ سەر هەرێم ئەنجام دەدا. ئەمەش بە گۆڕانکاریکی نوێ لە استراتیژی جەنگی ئێران و کۆنتترۆلکردنی دۆخی ئەمنی عێراق لەلایەن سەرۆکۆزیرانی نوێوە لێک دەدرێتەوە. کەمبوونەوەی چالاکیەکانی گروپە بەرەڵسەکارەکانی عێراق ئەگەڕێتەوە بۆ دوو ئەگەرشانەوەی کە ئێران هەڵی گرتبنە تا ماوەیەکی کە بۆ شەڕش یەکلاییکەرەوە کە خۆی زۆر جار باسیەکە. ئەگەری دووەمیانەوەیە کە یەکەم بەهۆی ئەو فشارانەی ئەمریکاوەی کاوە هاوکات ئەو قەرارەتانەی کە زەیدی یاوێتی وەجگە لەوەش کۆم گروپێکی چەند گروپێکیان تەسلیم بوونەوەوانێ و چەکانیان ڕادەستکرد. بە پێی ئاماری CPT ئەمریکی لە جەنگی 40 ڕۆژەدا لە 60.3 هێرشەکان لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە ئەنجام دەدران و لە 39.7 هێرشەکانیش لەلایەن ڕژێمەوە بوون کە لە 78.4 هێرشەکان بە درۆنی خۆکوژی بوون. بەڵام لە دوای ئاگربەستەوە بەشی زۆری هێرشەکان قورسر و لە ڕێگەی موشکەوە ئەنجام دەدرێن. ئەمەش بە کوردکردنەوەی دەستی ئێران لێک دەدرێتەوە. هەژمونی ئێران لە عێراق لە ڕاستیدا کەم بۆتەوە یان با بڵێن سیاسەتی ئەوانەی کە ئێستا لە عێراق دەسەڵاتدارن جیاوازە لەوانەی پێشوو چکەمە دەکرێت بڵین بەم شێوەیەش لێکی بدەینەوە. ئێستا زیاتر بیر لەوە دەکرێتەوە بەرژەوەندی گشتی عێراق لە سیدایە. ئایا بەرژەوەندی گشتی عێراق لەوەدا ئێمە داخلی ئەم شەڕە ببین هەنگاوەکی هەلەو شێوەیە بەڕاستی ئینتیحارە خۆکوشتنە و بە هیلاکدانی شعبی عێراقی. بەڕای چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕینی میکانیزمی هێرشەکان هەڵگری پەیامی سیاسی ئێرانە و فشاری زیاترە بۆ دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان. ئێمە لە هەرێمی کوردستانە ساڵانێکی زۆرە لە ژێهێرشاوین هێرشەکان چ ڕاستەخۆ لە ئێران بوو بێت یاخود لە پرۆکسیەکانی ئێرانەوە بوو بێت بەڵام ئەوەی ئەم جاریان زیاتر لە پەیامە چێت زیاتر لە پەیامێکە چێت نەک هەر بۆ هێزە بەرهەڵسکارەکان یاخود هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بەڵکو پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەتوانین بڵین بۆ زۆنی سەوز ئەگەر بەم زمانە باسی بکەین بەوەی کە هەر جۆڵەیەک یاخود هەر گۆڕانێک لە استراتیژی سەربازی ئەم هێزانەیە بکرێت ئێران ئامادەیە خۆی بێتە پێشەوە. بە پێی ئامارەکانی CPT زیاد لە 1000 هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان و بەهۆی هێرشەکانیشەوە 150 کەس بوونەتە قوربانی کە 31 کەسیان گیانە لە دەستداوە و 119 کەسیشان بریندار بوونە. بەڵێ دیارە ئێران و گروپە هاوپەیمانەکانیان لە عێراق بە ئامانجگرتنی بڵین خاکی هەرێمی کوردستان سەرەتا بۆ کۆنسڵخانەی ئەمریکا دواتر حزبە دژبەرەکانیان کە لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکاندان بۆیە بەردەوامی خاکی هەرێمی کوردستان ڕوبڕی موشک و درۆنی ئێرانی و گروپە
هاوپەیمانەکانیان دەبنەوە. دیار وەک بیستمان چەند هێرشێک لە نزیک فڕۆکەخانەی با بڵێن هەولێر ئەنجام درراوە و تەنانەت وترا کە چالاکیەکانی فڕۆکەخانەی هەولێر ڕاگیرابوون تا چەند ئەو هێرشانە کاریگەریان خستوەتە سەر چالاکیەکانی کەرتی فڕۆکەوانی لە هەرێمی کوردستان. بەڵێ بەفراو دیارە لە کاتی هەڵگیرسانی جەنگەکە تاوکو ئێساکە ژمارێکی ینی زیانێکی زۆر بەر ئابووری هەرێمی کوردستان کەوتووە لە نێوانیاندا کەرتی فڕۆکەوانی چەند ڕۆژێک لەمە بەر من لەگەڵ بڵین خاوەنی کۆمپانیەکانە قسەم کرد ئەوان باسییان لەوە کرد کە بە زیانی ملیۆنان دلار بەرکەرتی فڕۆکەوانی کەوتووە چووکە ژماری گەشتیاران ئێساکە بە تەواوەتی ڕووی لە کەمبوون کردووە کەمترین کەس ئێساکە گەشتەکە بۆ دەرەوە یاخود بە پێچوانەوە دێتە ناوخاکی هەرێمی کوردستانەوە بۆیە کۆمپانیەکان زیانێکی زۆریان بەرکەوتووە لە هەمان کاتدا ژمارێک لە کۆمپانیا فڕۆکەوانەکان تەنانەت گەشتیان بۆ هەرێمی کوردستان یاخود بە پێچوانەوە ڕاگرتووە چونکە مەترسی بە بەردەوامی مەترسی لەسەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر هەیە و فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی هەیە ینی بە بەردەوامی موشک و درۆن ئاراسی هەولێر و سلێمانی ئەکرێ ئەمەش وای کردووە کە مەترسێکی زۆر لەسەر کەرتی فڕۆکەوانی دروست بکات و واش بکات ناوبەناوە گەشتەکان لە هەولێر ڕابگیرێت. بەڵێ دیار جەمار پایانوێر گەلەک سپاسی بۆ وانزانیێرینتە. گرژیەکانی دەریای سوور و هۆشداریەکانی ئەم دوایەی حوسیەکانی سەر بە ئێران بۆ کۆمپانیەکانی کەشتیوانی جارێکی دیکە پرسی تەنگەی بابلمەندەبیان کردووە بە یەکێک لە گرنگترین پرسە ئەمنی و ئابوووریەکانی جیهان. ئەم ڕێڕەوە ئاوێ استراتیژیە کە ڕێگایەکی سەرەکیە بۆ بازرگانی نێودەوڵەتی و گواستنەوەی نەوت و کاڵا لە نێوان ئاسیا و ئەوروپا و ئەفریقا هەر پەکەوتنێک تێیدا دەتوانێت لێکەوتەی زۆری بۆ ئابووری جیهانی هەبێ بۆ زانیاری زیاتر دەربارەی گرنگی ئەم تەنگەیە و کاریگەری پێشاتەکانی ئەم دوایە لەسەر ئاسایشی کەشتیوانی دەچینە لای هاوکارە مارەش ساڵح کە لەم بارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردوون. بەفرا پرسیارەکەوەیە بۆچی هێرشەکە لەسەر دەواازەیەکی ئاوی بەو قەبارەیە ئەوەندە گرنگە و بۆچی جیهان ئەوەندە بەوردی چاودێری بابلمەندە بکات. وەڵامەکەنە لە سیاست بەڵکو لە ژوگرافیادایە بابلمەندە کە دەکەوێتە نێوان یەمەن لە ڕۆژەڵاتی و تەنگەیە و جیبۆتی وەریترە لە ڕۆژاوای دەریای سوور و با کەنداوی عەدەن دەبەستێتەوە لەگەڵ کاناڵی سوێز کە لە ڕاستیدا یەکێک لە کۆنترین ڕێگا دەریایەکانی نێوان ئاسیا و ئەوروپا پێک دەهێنن پێکەوە ئەو دوو ڕێڕەوە ئاویە یەکێک بابلمەندە بووە ئەوی تریشیان کاناڵی سوێز پێکەوە. بەڵام ئەم دەواازە ئاویە لە ماگەکان دوایدا گرنگتر بۆتەوە نەتەنیا بەهۆی یەمەنەوە بەڵکو بەهۆی دەواازە ئاویەکانی ترەوە. لەگەڵ سوێز لێرە ئەبینین کە ڕێڕەوی ئاویەک پێک دێنێ کە دنیای ڕۆژهەڵات و ڕۆژاوا پێکەوە گرێ دەداتەوە واتە ئاسیا و چین لەگەڵ ئەوروپا ئەوە تەنیا ڕێگەیانە و لەگەڵ تەنگەی هۆرمۆزدا کە ئێستا کێشەکان لەوێ بەرزبوونەتەوە گرنگی ئەویش لە ڕاستیدا زیاتر بووە لەو ڕێڕەوە ئاویە کەشتی زۆر هەزاران کەشتی هەڵگری کانتینێر ئۆتۆمۆبیل ئامێری پێشەسازی جلوبەرگ خۆراک و هەزاران کاڵای دیکە کە هەموو ساڵێک لە ڕێگایەدا هاتوچۆ دەکەن بەوێدا تێدەپەڕن. هەروەها بابلمەندە یەکێکە لە گرنگترین دروازەکانی نەوت و بەرهەمەنوتیەکان لە جیهاندا ئەگەر کۆمپانیا کەشتیوانیەکان بگەنەوە بڕواایی کە ئەم ڕێگای مەترسیدار بووە تەنها یەک هەڵبژاردیان هەیە ویژەوەیەکە بە دەوری کشوەری ئافریقایا بسوڕێنەوە کە ئەو گۆڕانکاریە نزیکەی 30,000 تا 3500 میلی دەریایی زیاتر دەکات بۆ زۆرێک لە کەشتیوە کانتینەریەکان ئەوە 10 تا 15 ڕۆژ ئاخایەنێت کە ئەمە بەواتای تێچوو و مەترسی زیاترە بۆ ئەو کەشتیانە. لە هەندێک بارودۆختا کاریگەریەکە زۆر گەورەترە. ڕۆیترز دەڵێت بۆ هەندێک هەناردەکردنی نەوتی سعودی ئەو گەشتە پێشتر نزیکەی 19 ڕۆژی خایان دووەواتە گەشتێکە لەوێدا تێدەپەڕێت. بەڵام ئەگەر کەشتیەکان ناچار بن دەوری بدەنەوە لە ڕاستیدا 48 ڕۆژ واتە نزیکەی مانگێکی تەواو زیادە بێت ئەو گەشتیانەی کە ئەو گەشتانی کە کەشتیەکانی سعودیە تێپەڕێن لە ناویدا. کاتێک کێشەکان لە هۆرمۆز دەستیان پێکرد عەرەبستانی سعودی بە شێوەیەکی زیاتر بەجێ ئەو تەنگەی دەستی کرد بە ناردنی نەوتەکەی بۆ بەندەری یەنبوع لەسەر دەریای سوور
بۆ ئەوەی ناردەکردی نەوت لە کەندای فارس دوور بخاتەوە بەڵام ئەو نەوتە هەر بۆ گەیشتن بە بازاڕە جیهانیەکان دەبێت لە بابولمەندەب تێبەڕێت ژمارەکان باشتر نیشان دەدات کە ئەو گۆڕانکاریانە چۆنن پێش قەیرانی نوێی هۆرموز دەستگای زانیاری وزەی ئەمریکا ئامادەی کردبوو زانیاریەکە بەپێی ئەوان بوو 4 خاڵ 2 ملیۆن بەرمیل نەوت بۆ بەرهەمە نەوتی جیاوازەکان لە بابولمەندەب تێدەپەڕین کامە نزیک 4% بوو دوای ئەوە عەرەبستانی سعودی بەشێکی گرنگ لە ناردەکردنی نەوتی خۆی گواستەوە بۆ ئەو ناوچەیە و ئەمە بەرز بووە بۆ 7 خاڵ 4 ملیۆن بەرمیل نەوت و بەرهەمە نەوتیەکان لەم دەواازە ئاویە واتە بەراورد بە پێشتر ڕۆژانە 3 خاڵ 2 ملیۆن بەرمیل زیاتر کە ئەمە ئاکاتە نزیک 76% زیاد بوون یعنی نزیک 2 قات بۆتەوە ئێستا ئەم ڕێگایە نزیکەی 7% هەموو بەرهەمی نەوتی جیهان لە خۆ دەگرێت بەڵام ئەگەر لەسەر نەخشە چاو لێ بکەن بەندەری یەنبوع لە باکووری بابولمەندەب و بابولمەندەب و نەوتی عەربستان کە دەگاتە ئەم بەندەرە ئەبێ بتوانێت لە ڕێگەی کەناڵی سوێزەوە دەرباز ببێت و بگاتە دەریای ناوەڕاست و بازارەکانی ئەوروپا و ئەمریکا هەر بۆ ئەو پرسیارە دێتە ئاراوە کە ئەدی بۆچی نەوت گران بووە کێشەکەوەی عەرەبستان بۆ بازارەکانی ئاسیا هێشتا پێویستی بە بابولمەندەب لە خوارەوە و دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بۆ چین و ژاپۆن نەوتە ناردە بکات دەبێت لەو لە بابولمەندەب تێپەڕن و ئەمە ئەبێت هەوڵێ بازارەکانی جیهانی کەمی نەوتی دابین کراو هەست پێ بکەن و ڕیاکشنیان هەبێت. دۆناڵد ترامپ چەندین جار ڕایگەیاندووە کە ئەمریکا ئێران بە بەرپرسی یێرەشەکانی حوسیەکان دادنێت مارکۆ ڕوبیۆ شوتوێتی تاران هێشتا لە ڕێگای هاوپەیمانە چەکدارەکانی ئۆفشاری ناوچەی دروست دەکات ڕۆیترز بە گوێرەی سەرچاوە سربەخۆکان راپۆرتی داوە کە بەرپرسانی ئێرانی حوسیەکانیان هەنداوە ئامادە بۆ ئەوەی کە فشاری زیاتر بخەنە سەر هاتوچۆی نێودەوڵەتی دەریایی و هەروەها چاک ئامێر و ڕاوێژکار و زانیاری هەواڵگریان بۆ حوسیەکان دابین کردووە ئێستا بابولمەندەب داخراو نییە هاتوچۆی بازرگانی جیهانی تا ڕادیەک هێشتا هەر بەردەوامە بەڵام کاردانەوەی کۆمپانیاکان و کۆمپانیا کەشتیوانیەکان نیشان دەدات کە بازاڕە جیهانیەکان تەنیا بە هێرش ڕاستەوخۆکان کاردانەوە پیشان نادەن بەڵکو بەو هەڕەشانە باوەڕ دەکەن کە لە ڕاستیان لێیان دەکرێت و بەو شێوازە وەڵامیانە دەنەوە. بەڵێ ئارەژار ئەمڕۆ من بابەتێکم لەسەر ئەم با بڵێن تەنگەی بابلمەندەب خوێندبووە کە دەڵێت ڕەنگە تێچووی بیمەی ئەو کەشتیە گەورانە هەتا 20 ملیۆن دۆلاریش هەڵکشێت لەبەر ئەوەی ناچارن 1 بۆ 3% بارەکانیان بدەن ئەو با بڵێن کۆمپانیانەی کە بیمە دەستەبەرەکەن بۆیان بە هەر حاڵ وەک ئاماژەت پێکرد یەکێک لە ڕێگا کورتەکانە کە بۆ گواستنەوەی نەوت و وزەی جیهانی بەکاردێت. سپاس بۆ زانیاریەکانت ئارەژ لەسەر ئەم پرسە گرنگە. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەڵێ عێریشên ئەمریکایê li dijî bingehên leşkeriyên Îranê berdewam dibin piştî ku Serokê Amerîka Donald Trump hişyariya cezakirina leşkeriya mezin da Tehranê û Brîtanyayê ku xwe ji vî şerî dûr xistibû da ku Amerîka bingehên rêda ku Amerîka bingehên xwe wê bikar bîne biryareke ku rastî gefên Supaya Pasdarên Îranê hat. Ji bo şîrevekirina vê mijarên ha şîrevekarê siyasî Rêzdar Mecîd Heqî ji Fînlandayê bêmere dem baş rêzdar Heqî gelo ev hişdariya Serok Trump dikare bibe nîşana qonaxekedina şerê dijî rejîma Îranê? Dema we hemû bînerên û karbidestên dengê Amerîka baş li rastî de Komara İslamiya Îranê li wan şerên derbasbîran nîşan da ku pabend bi çi havbendiyan ye pabend bi çi pêkhatinanî ye lewma
به شکاندنا آیدل بس کردنا و برای آن بود به شکاندنا ماده این به که هفواتنا نوبر آمریکا و ایران دا بیکات بو سبب وقتی ماجراجویی تزیدتر که شرک دی لسر ایران بیتا سپاندن دبر بیت از باورم دولت آمریکا جی نچار بیاج بو که ایران ناچار بیتن مرجین به قبول کرد خاص مای یک لحظه مرجین جلن جواب کو تنگاه هرمزی هاتو چوتی دا آزاد بیت بر تنگاه تناونتویه لیکن کمار اسلامی ایرانی به هرش ترم بسر امنیت هاتو جمعیان دا و ویدئویی به بکارانین حوثیان در راستی داد خواست امنیت انرژی حمیل دنیو دا هرشی لیبتن از بارم وقتی که دونالد ترامپ جی نشار بیتن بریارا ویبدت کو شر برفرانتر بیجبو کو کمار اسلامی ایرانی نشار بیتن مرجین کو هوجنا جبو کودایاتنا بشاره آنجالی که بکرنا تنگا و هرمزی دا قبول کرد. بله کاک مجید یعنی بریتانیا که خواج شر دور خسته بوم دزانن سروک وزیری وی نو اندی برنام چه قصد خوازه و دکاره جه نزیک بونا بریتانیا بگوهره دوی ترازوی هانده؟ بریتانیا و ولایت اروپایی نزیک به ایرانی نه گرفتن تنگا و هرمز تاثیرات جلک راستاخو شوندن جلک راستاخو لسر اروپا و لسر بازار انرژی اروپا لسر اینان برنا هاوردین که جبو اروپا تد جلک تاثیری و بروی که پشتگیریا بریتانیا ل وان عملیات آمریکا و خصنا خدمت فروجه خود بالا فرجه خود جبو شر دیجی ایرانی دا از بارم به باندور جلال مازن هبید چون که هم هاتشو آمریکا جبو حریم دی زیده تر همجی شیانا کارتیترنی لبی شر دا زیده تر و اولی لبی تسببی که هاوپیمان بریتانیا خاصمای اروپا جی دیگل بریتانیا بکن به وی آوایی ایزولابونا ایرانی خاصمای اروپا دا زیده ببید. باشه که مجید یعنی ام تبحثات در باسپونا حوسیان دناوا وی شریدا کرو شخوا ابو چند روزه کن ایریشی کشتین عربستان السعودی لباب المندب لدریای سورد کن و ترامپ جی اوی گریدای با اوی کی راست به ایرانی و گوته بو هگر حوسی ایریشی کشتیا بکن امی ایریشی ایرانی بکن اوی چه قصد کاره یعنی شر برفرهتر بکه لهریمی در راستی دا حوثی به شکل پروکسین هر به هیزه کمار اسلامی ایرانیه و به سالان در ریا حوثی دا کمار اسلامی ایرانی هم زختک زور در سر ولایت عربی خاص مای عربستانی و هاوپیمان ولایت عربی خستیه و هم جی در ریا هرشترن و هیرشترن بو سر اسرائیل در ریا حوثی دا همناتی و آسایش حریم و دریا سور و مدیترانی خستیه مترسیه دا نها بهاتنا دراسنا میدان حوثی‌ها هرشای جلک مزن لسر همو انرژی دنیایتن یعنی هر وقت راپورا بری همکاری و جهات بگوتن روزانه نزدیک 4 میلیون گوشت نوتی یعنی برمیل نوتی ل باب المنطقه داتین دچن بلی هندی سالانه نزدیک 22000 جمعی لیری دهات شد که بشک زور جبلی انرژی ماده و کرسین برهمینان اجبو اروپا اینو دبن گرفتن آوان آن تکدان امنیت اوی و تکدان امنیت تنگا هرمزی در راستی دا او در ریا ایرانی دا امتکارم بیشن که آبوریا جهانی امنیت آبوریا جهانی تطیع بارمته هر وقت چون کمار اسلامی ایرانی لمدیه 47 سالین در باز بودا در ریا سیاست بارمته گرند انسانا نهاوی گوی بارمته گرند آبوریا جهان اتخاذیت مرجع دخول سر دنیا دا بس بینید چون که رژیمه که به شیوهی که امدکارم بیشن مافیایی کار دتن ل زاگون دنیا دا ل پیوندی نونتوی دا لشینا کو پیروی لقانونی بتن لشینا کو بگور یاسای دنیا دا هاتیوب تن به کلتورا مافیایی لسر پیوندی نو دولتی دا و پیوندی نو خوی دا بهری ورگیرید اولی مترسیه جلک مزنه نه تنها بو سر آمریکا بلکه حتی کمتر سر آمریکا مترسی بیتن زیادتر بو ولایت اروپایی ولایت آفریقایی و حتی دوی درباره رزدار حقی دوی درباره ام ببیجن باندورا ویل سر اروپیان دا از خوازن وی پرسه بکم یعنی اگر هاتو کو بریتانیا با اوای کی جاوایان یعنی تفلی شر بو با کی فرمی
و وقتی اوروپی و هلوستوان چاو بگلو او جیوه بدن دو بریتانیا یا جیوه هلوستوان و خوب بمینه از باورم اروپا یا بجه موتیواسیون زیادتر هیچ بوکو پشتیری لبریتانیا بتن بس چند سن بابا یکی ما کو ایران الشر روسیا دیجی اوکراین دا پشتیری راستخول روسیا تریه او درون الشهاب مشتین شهابت کو جمهوری اسلامی ایران دایا روسیا دراستی بویا بالای سری خطی اروپا و اوکراین خواستمایی و بدی وی که شبکه تروریستی جمهوری اسلامی ایرانی کل اروپا دهنه و نحمو بنجه تندرستی بنجه آسایش نتوی و موالاتا و خاص ما آسایش او کسین که چالاکوان سیاسی اپوزیسیون ایرانی ده خستنه مترسیه به مترسی خستنا دراستی دا تنگا و هرمزی و باب المندب دا وی روش آبوریا اروپا جلک باشینه دبی سببه که اوسنگ آبوری کشا آبوری لولات اروپی دا جلک زیده بید با وجه موتیواسیون تزیده تجربه که لبی بلاوی خلاص من لبی کشی خلاص من پشتیری راستوخو ان ناراستوخو لامریکا و لبریتانیا بودن خاص مایی از بیجم فرانسه که خودی باندور گل مزنه و خودی برجواندی مزنه در روشلات نوین دا از نباورم به عالی ببینید الوی تنگاسی دا بله شیروکار سیاسی مجید حقیت فنلندای مرابوی سپاس جبو دماتا و جبو وان آگاهیت سپاس جبو لە ڕۆژاوا بڕیاری شارەوانی کۆبانەی بۆ ئەنجامدانی هەموو مامەڵەکان بە دراوی نوێی سووریا کاردانەوەی نەرینی زۆرێک لە دانیشتوانی لێکەوتوەتەوە. ئەم بڕیارە دوای ئەوە هات کە بانکەکانی سووریا دەستیان بە دابەشکردنی دراوی نوێ کردووە و ئەمە ژیانی ڕۆژانەی خەڵکی پەک خستووە و چالاکیە ئابوووریەکانی کەم کردوێتەوە و بووەتە هۆی دابەزینی بازاڕە ناوخۆیەکانیش. ڕەدوان بێزار لە کۆبانیەوە لەم راپۆرتەدا وردەکاری زیاترتان دەخاتە بەرچاو. بریارە داوی یا شارەدەریە کۆبان یا بتەنێ دانوستاندن بە پەرەیە نویا سووریدا پشتی کۆ سکتۆرە سوتۆمەنی و فەرنان ئەو سپاند بوو سەدەما هێرسا نەشتەجییان پلشبوون و ڕاوستینەکە نێزیکی تام دە تەڤگەرە ئابووری و بازارێن خوجەیدا. آنها واسوگی سکنی، واسوگا تفتی سکنی، نه سولان دبه، نه میست دبه، نه بقالی دبه، نه صراف دبه، نه فلان دبه، سوگی سکنی دفتا لیکات. یه چیب که یه عالم بگیری هفته تزیب که في حلقة تزبي يومنا بقتي ألب شيء بيا. کامپانیان خوجهی یین گهراندنا پریان دبیجن و اوج بروی بریاره زرار دیتنه او دترسل کو پریان وان این کوین بیکار ببن گر نشتجی رد بکن و دانستاندن بوارا بکن ده همان دمه دا جبر آستنگی و زحمتین لسر و خالین کنترول نکارن وان بگهدن لو دبي صرافة بوشة نحفين نوكت دبي من دوري قفروتي نحفين نوكت دبي من ملكي قفروتي نحفين نوكت دبي تشتاكرين نحفين نوكت دبي فوق بارون كذا بنا كذا تينا لما كان بقولنا نيل مهر بقولنجي ونسا صار حوازو نيل مهر بقولنجي شاردریا کوبانی راگهاند کو او نشاره بریار بنک ناوندی سوری به پیک بینه و او هر وها جبو کرنا ستومنی و خپتاندن امورین خو دسپیرن دهاتن خو ده همان دمه دا سیاستمدار و آبوریناس مصطفى خلیل اف بریار وکی کیفی و به وکولین بناف دکه نما دروسه مرة نما موضوع اقتصادية بقدر ما اعتباطي قرار تستوندن انه ام قرأت شيء بكن شو بكنا ام كب ام في قرار بستين قرار متسرعة والناتج خذه وصرنا خوي سلبي ويدار كمنا وتبوري ماذا جوي تراجع كنا يعني آبوریناس و خودین کامپانیان تکز دکن کو پرسکریکا سرکن نبونه درافی نو و کمبونه ویا لهرینه لوما او دبیجن کو پیوسته مکانیزم که جبو دامین کرنا پریان بدیتن آنجی بریا سازی فرمی پرین کوین ورن کشاندن. والبرفيو يدبيكم محرقات وفرنا بري كام كوش كي كوين وارن بالعكس كنا فرنا محرقات بري ندخوز بري نج بوجير تنانا والبرفيو تأثير بسوق بسوق كاستي تنا سوق بوشو أسباب برا تنانا بري نج مارونين والجامعي مركزي تبديل برون تنه تزانین کوتا سیو مه بریار بانک ناوندی هيا کو دانستاندن به پرین کوین د بازارندا به تمامی به راوستاندن لید ناوندن بانک دا گوهراندن ده تا 5 سالان بردوام به رضوان بیزار دنگ امریکا کوبانی
بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. ئەمناژی بچن ترکیە لە وەرە سەرۆکێبەرێ پارتیا گەلا کۆماری جەهەپێ ئۆزگور ئوزەل و نۆد پارلەمانتەران ڕۆجایینێ ئیرۆ ji bo damezrandina partiyeke siyasiye nû bi navê Partiya Nû a ku yeni partî serî li Wezareta Navxweya Tirkiye da Partiya Nû ya Ozel wê bibe duyemîn koma siyasiya herî mezin ya opozisyonê di Parlemana Tirkiye de piştî Partiya Dad û Geşepêdanê ya desthilatdar bi seroketiya Recep Tayyip Erdogan ji bo agahiyên bêhtir niha hevkara me Özlem Yasak li vir li stûdiyê me re spas Özlem. Spas Salih. Yani em dikarin ha bibêjin ku CHP êdî bi awekî fermî parçe bû û gelo aliyê Kemal Kılıçdaroğlu ew çi helwest hene çi dibêjin vê derbarê de. Bi rastî di rojberê cara ewil Kemal Kılıçdaroğlu peyamek kin û zelal parvekir got ku wekî ku em Partiya CHP naxwazin li ser hevalên ku ji me vediqetin tiştek bêjin mîna bi fermî got ku em ê opozisyona dî jî opozisyonê nebin. Bo wî jî em dibînin ku bêdengiyek heye ji hêla Kemal Kılıçdaroğlu lê em li ser alîgirên wî û hevkarên wî dibînin ku Özgür Özel û Partiya wî na nû ku îro ragihand bi rexneyên werî tûn dikin dibêjin we mala bavê xwe terikandiye ev Partiya CHP Partiya mala me ye mala bavê me ye. باشه ببوره از آن تخوازی پرسکی بکی بس خواهیم بردهمی وی یعنی ها تدبیجی وان راگهاند وان سردان او بیجی سریل وزارت نفقایی دانه يعني او هنك نشان هنك هو صديسات قبول ببه وري اري كرن يان بجنا رينادن شكي واحد نا لغور ساعتك بري صالح وزارة نفقية تركيا بفرمي راغان كوا بلغين همو دامزراندنه يه partya نو قبول کرنه و Özgür Özel و تیماوی او بلگیا سرلیدانی کو وزارت نفقی قبول کریه برن سروکتیا پارلمانا ترکیه جبر کو او جی پیواجوی گرینگ کو سروکتیا پارلمانا ترکیه İyi Parti ama Partiya Nû ya Özal wek Partiya Sereki ya opozisyonê ya li parlamenê pênasî bike pişre ji rêjeya û rêza rûniştinê bigire heya karanîna hola civata giştiya parlemenê biguhere. باشە ئۆزلم دامەزراندنی ئەم پارتە نوێ لەلایەن ئۆزەلەوە چی کاریگەریەک دەخاتە سەر پەرلەمانی تورکیا؟ براستی ev wek pêşedanek gelek girîng tê nirxandin ku em jî dinirxînin berfe ji ber ku wêneya opozisyona Tirkiye di kokê de diguherîne ji ber ku di parlemena Tirkiyeyê de bi tevahî 600 kursî hene di 377 ya Partiya Desthilatdar ya Erdoğan'ı. Heta naha CHP bu. Lê nodu yek jiwa veqet ya ev Partiya Özgür Özel be Partiya Duyemîn ev jî dibe ku di nav opozisyonê de hem mîna bertekek erenî bike lê dibe ku ihtimalê ku jî opozisyona li meclisê û li derveyê meclisê hêzawî parçe bike. Özlem bexêre eger pêm bilê bo Kurd çî degênê em parta nû ye. Bi rastî ev veneyek gelek ecêb û giring e ji bo
به تایبەت کوردان و دەم پارتیە ji ber ku em dizanin heya niha Özgür Özel wek serokê CHP bi dem partiyê re diyalogek erenî meşandibû lê em ê bibînin ku wek yên partiya nû vê diyaloga erenî bimeşîne an jî nebaşîne. Beriya ku ez hatim vê bernameyê befra min bi kanûnder û parlemenê Amedê Sezgin Tanrıkulu ra peyivî bû li ser telefonê ew jî îro ji CHP ve qetiya û beşdarî Partiya Özgür Özel bû wî got ku peyama meya serekî em ê vek partiya nû ji bo hemû pirsgirêkên Tirkiye li di serî de jî ji bo çareseriya Kurd bernameyek berfireh dave bikin. Rojî demên pêş da Özlem wê ev hinekî balkêşe bi rastî tiştekî nûyê dewa siyaseta Tirkiye nûjen da wê di rojên pêş da ew bibe em ê bi hevra çalakiyek û tevgerek qerebalık bibînin di opozisyona Tirkiye'de. Spas Özlem. Spas befra. بله ام ترکیه جی دچن سوریه لوی دره صباح خانمک 55 سالیه که هیوی دیگه وگر مال خویا باجاری من بجه و جاره کدن به آرامی به زاروکن خوره بجی نها او لکوبانی در بدره او و نزیکی 105 مالباتین دن ین من بجه در روشک پر دجوار ده دجین. راپورتا رضوان بیزار رونی دیده سرچیرو کاوان. د 12 کانون پیشین آد 2024 دا رویتیا در بدریه جمن بجه دست پیکر عین ایسا حسکه و د داویدا لور د اودای که اوفیسن فروتان اتومبیلان دا بجه بویه صباح آ 55 سالی لگل 5000 کن خو دبن شرط و مرجن پر دجوار و به در فتن جیانه سرکه دجی کوبانی مکتب زوری دارنشتن دبار نبو ام هاتنا مکاتب ایموکینو ام هات للفدر که جرنشتن آنا کسی واجمه هه نه آویتینه نه مثلا نه نیرنده نه منظمات الماد پرسه نه کس اگه بیون هنه نه کس بیون تنه او حاله میه لور 105 مالباتن در بدر این من بجه یکو 6 کیلومتری باشور و جوای کوبانی دکوه دجین دبت گرم و هاوین یزیده و قیماسیا آوا پاقش دا در بدر دبیجن گزارو کنوان راستی گلک نخاشیان هاتنه و او بانگ لآلین تکلدار دکن کو پرسکری کنوان چارسر بکن خوازن اني اما بجوبه كلمه بنيرن مثلا او اوفي تشي اقل شيء اوفيج مارونن كهرباء تشي لازم بكن جوجر وغرفه امتيض يشتدي بلورن الرود ديكي ام كتير دكالن يعني تشتكي زبر زحمتيه در بدرن لفير داخوزه وگرك اولا بو مال نخوا دكن ودبيجن كود في روشان هذا او نقارن بتن سر خوا وگرن هروها او داخوزه قربو کرنا زیان خوا دکن والوی دریج خونی مونی مگی شاتینه بریز تنه تیدو بریز حتی بریز یک شیرتر جی وکرنجی او تنه مونه اون کنی تنه جو کام چیک جی و هم نکن وگر نویر وگرنج حتی نکن تنسیق شک تنه نویر وگر رهبری نفشه کوبانی محمد سوزداک و خدمت لزگین پیشکی شیوان در بدران بکن هروها اندام کمیته وگر در بدرن منبجه دیار کر کو او لسر مجارة وگرا وان کار دکن تنسيق حكومة سوريا دكن إداري ممجرة جبوي وگري ملتي ممجة تدي هناك مول دسوان دهانا ضمن التنسيق ده حكومة خواست مرة وجي تنسيق بك شكركي قانوني وعسكري تيدا أو مولباتي تيدا أسبونا الجدار خنو مولباتي ممجة وگرينا لگوری کمیته انتگراسیون نهست مالبات منبج این لکوبانی جبو وگری هاتنه تومار کرن. هروها دیار کرن کو شیست مالن در بدران لمنبجه جی آلی چکداران و هاتنه دست سر کرن. صباح جی بوه هیوی دجی. کجاره کدن بشت خوابده دیوار مال اخوه و به ترس و فکار. بزاروکن خورا دناو آرامی ده بجی. رضوان بیزار دنگ امریکا کوبانی. پیشەسازی فڕۆکەوانی هەنگاوێکی دیکە مرۆڤ لە خەونەکانی نزیک دەکاتەوە بۆ بڕینی مەوداکانی دوور و درێژ مەودای دوور و درێژ فڕۆکەیەکی ئەیرباسی هێڵی ئاسمانغی کوانتزی ئوسترالیا
دوای گەشتێکی بێوەستان لە فەڕەنسەوە لە گەشتێکدا کە زیاتر لە 19 کاتژمێری خایەندووە لە شاری مێلبۆرن ئوسترالیا نیشتوتەوە. بیتا مشایخی وردەکاری زیاتری لەم بارەیەوە هەیە بۆتان. بەێ بەفراو ئیر و عینی شتێکی باڵکیش چی ویە؟ باڵەفرایکی ئوسترالیایی جارە یەکەم ji فرانسای ڕاستەڕاست فڕی و لە ئوسترالیایی داکەت. ئەف گەشتە ئەزمۆنی 19 دەمژمێر و 13 خولەکان دۆم کرد. بالافر ji bingeha Airbusê ya li bajarê Tulisî Fransayê rabû û li bajarê Melbourne Astralyayê daket. Ev geşta asmanî nîzîkî 17,000 kilometre bû ji ber vê yekê niha wekî dirêjtirîn geşta li cîhanê tê hejmartin. Hêjayê gotinê ev ezmûn parçeyek ji projeya nû ya kompanya Qantas ya Astralyayê ye. Ew dixwazin di navbera London û Sydney'de geştin rasterast û bazirganî dest pê bikin. Ev hêlanû di 22 demjimêran bikişîne û bibe dirêjtirîn geşta rasterast di cîhanê. Berî vê dirêjtirîn firîna ku hatiye tomarkirin di navbera New York û Singapurê de bûye ku nîzîkî 19 demjimêran dikêşand. Zîdetirî 67,000 kesan temaşayê vê geştek kirin û rêwetiya vê balafirê şûpandin û ez bi fikra min bêtirîn kes di vê projeya bişopînin. بەڵێ بیتا زۆر سەرنجڕاکێش و سپاس بۆ زانیاریەکانت بە هیوام ئەوە هەواڵێکی خۆش و بۆ ئێمە کە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوین تا ئێرە زۆر دوور و درێژە و بە هیوام ئەوە بۆ ئێمەش دابین بکرێت کە بە خێرایی بگەین بە وڵاتی خۆمان. برای ام جوورجی دچن دیسا هرما کردستان پشتی کوباران زیده کانیا حساره ل ناوندا سید صادق پارێزگاه حلب شید در کر رونشتوان در فتک دیت کو ویجهی یه پاشگاه خستی بگهرین بو جهه کی گشتیاری پروژه نتنه بهار وگراند لی ده همان دمه دجی جبو چند جوانان در فتک کار یا نو آفراند. راپورتا پیمنر فرحان هورامانی بهتر زانیاری هنه. سەرچاوی ئاوی حەسار تابلۆیەکی ئەفسوناوی ناو دڵی سەی سادقە. ئەم شوێنە بە هیمەتی بەرزی گەنجە خۆبەخشە ژینگە پارێزەکانی بووەتە ناسنامەیەکی نوێی گەشتیاری بۆ قەزاکە و ڕۆژ بە ڕۆژ سەرنجڕاکێشتر دەبێت. سەرەتای ئەم پرۆژەیە کاکبێرون و شەش حەو برادەری خۆی بوون هەسان خزمەتێکی جوانی عێراقن. ئێرە پێشتر شوێنێکی ئەتوانم بڵێم خەڵک پاشەڕۆی خۆی تیافڕەیە دەستیان خۆش بە شتێکی جوانیان گرۆ من و کاگە حەمە مەسەکانی حەزمان کرد هاوکاریان بین ئەوان بە ڕۆژانە ئیشیان کردووە لێرە ئێمەش لە ڕێگەی سۆشیال میدیاوە داوای هاوکاریمان بۆ کردوون توانیمانە شتێکی جوان خزمەتی شارەکەی خۆمانیگەین. لەو پێش سەیسایەک بێبەش بۆ لە شوێنێکی گەشتیاری خەڵک ڕووی تێ بکە ئەتوان بڵێ پارکەکەمانە بوو پارکەکە تێک چووە. کۆبوونەوەی بەرفراوانی خەڵکی لە دەوری حەساردا وای کردووە شارەوانی سێ سادق خزمەتگوزاریەکانی فراوانتر بکات و شوێنی شایستە بۆ حەوانەوەی خێزانەکان دروست بکات. وردە دەستمان کردووە بە چاکردن و ڕێخستنی ئەم شوێنە بۆی بیکەنە ناوەندێکی گەشتیاری بە سپاسەوە لە ڕابردوو کۆمەڵی گەنجی خۆبەخشی ئەم شارە هاوکارێکی زۆر باشی شارەوانیان کرد بۆ جوانکردنی ئەو شوێنە هاوکات لەگەڵەوانە ئێمەش بە بەردەوامی خەریکی ڕێخستنی ئەم شوێنین ئەم شوێنێکی ئێستا لێ وەساوین بە تەماهین مزگەوتێکی نەوعی تایبەت بەم شوێنێتی یا دروستکەن بە حەجمێکی بچووک و بەشی ئەو بەرەشەمە کە ناومان ناوە بەشی خێزانی بە بەردەوامی لە کارکردنتیایەوە ڕەبتی ئەەکەینەوە لەگەڵ بەشەکەی تری ئەم پارکەی کە هەمانە پارکێکی سەوز و نمونەوی جوانە بۆی هاوڵاتیان و گەشتیاران بۆی بتوان بۆ ساتێکیش لێرە پشوویەک بدەن. بۆنی چای خستی شارەزور و شەربەتی سارد و تامی خواردنە خێراکان لە دەوری سەرچاوەکە کێبڕکێ دەکەن. ئەم دیمەنە قەشەنگە نەک هەر کاتێکی خۆشی بۆ گەشتیاران خوڵقاندووە بەڵکو بووەتە سەرچاوەیەکی زێڕینی کار و بژێوی بۆ گەنجانی ناوچەکە. من پێشتر لە بازارە ئیشمەگرت زانیم حەسار دەستکاری حەساریان کردو ئەم گەنجە خۆشەویستانە و خەڵکی پارەدار پارەیاندا و دەستکاری حەساریان کردو حەزم کرد ئیشێکی خۆمە بێت ئاتومەتە ئەم بازارە و شتم داناوە شەربەت و شیرمۆز و کریبیشتی تایبەت وێناوە پێشکەشی ئەو خەڵکە بەڕێزەی بکەم. بارانی ئەمساڵ بە جۆرێک بوو کانی و کارێزەکانی سەرڕێژ کرد. ئەم پرۆژە دڵڕفێنەش دوای پڕبوونیاوی حەسار چەکەرەی کردو ئێستاش گەنجان و ئیدارەی ناوچەکە و خێرخوازان لە تەواوکردنی قۆناغەکانی بە گەشتیاریکردنیدا بەردەوامن. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا قەزای سەی سادق.
بله بینر هجاب و راپورتا فرحان هورمانی ام دکن داویا و برنامه تا جاره کدن هیویدارن که همو روزین و وکو بهارا هورمانی بن هر شاد و بختور بن. هر شاد و بختور بن.